نەتەوەی گرتوەکان دەڵێت ئێستا ساتەوەختێکی گرنگە نەبوونی کردارێک لەسەر ئەو نەخۆشیانەی کە بڵاو نابنەوە یان ناسراو بە NCD بۆی هەیە ببێتە مای پێشوەچوونەکانی جیهانی. بەڕێوەبەری ڕێکخراوی تەندروستی جیهانی مارگرێت چاد دەڵێت تۆ ئەو توانایەت هەیە کە دڵنیابیت لەوەی گەشە سەندنت بە ئاقارێکی باشا دەڕوات. ئێستا دەبێت کردارێکی دەستبەجێ بکەین. NCD نەخۆشیەکانی شەکرە، شێرپەنجە و نەخۆشیە درێژخایەنەکان دەگرێتەوە. جان سەفرن بەڕێوەبەری گشتی نێوەندی شێرپەنجەی ئەمریکایە دەڵێت. مەسەلەی تریش لەوێ هەن بەڵام ئەوەی باڵی بەسەر ڕەوشەکەدا کێشاوە مەسەلەی نەخۆشیەکانی NCDن و ئەو مەسەلەی ئەگەر بەشداری نەکەین ئەوە ڕەنگە کارەساتی لێ بکەوێتەوە. ژمارەیەکی زۆری خەڵکی کە بە ملیۆنان کەسن بەهۆی ئەو نەخۆشیانەوە دەمرن. ئەو بەسەرهاتانە لە هەموو وڵاتاندا هەن و لەلایەن خەڵکی لە هەموو قۆناغەکانی ژیانەوە دانراوە. بۆ نمونە سەفرین نەنکی بە شێرپەنجەی کۆڵۆن مرد، دایکی بە شێرپەنجەی خوێن، ژنەکەشی ڕزگاربووی نەخۆشی شێرپەنجەی مەمکە. ئەو بۆ حوتەم ساڵیادی دێت، حوتەم ڕۆژی لەدایک بوونەوەی. ئەو هەرگیز بەو نەخۆشیە چیدی نامرێت لەبەر ئەوەی زوو پێیزانی. ڤێرا کۆلێگ لە بەرازیلەوە هاتووە بۆ نیویۆرک ئەم هەفتەیە دەرفەتێک بۆ خۆی بۆ نیشاندانی پرۆژەیەک دێتەوە. ئەویش پێشانگایەکە بۆ وێنەکانی هاوسەرەکەی لەسەر ڕزگاربووانی شێرپەنجەی مەمک و ئەوە نیشان دەدات کە یارمەتیدانی مرۆڤ چەند گرنگە لە هەموو بوارەکانی شێرپەنجەدا. دەڵێت من لە یەک هەفتەدا تەلەفۆنم بۆ کراوە پێم گوترا خوشکەکەم و براکەشم شێرپەنجەیان هەیە. براکەم تووشی شێرپەنجەی خانە لەمفیەکان بووە و خوشکەکەشم شێرپەنجەی مەمک. پاش چەند مانگێک دەرکەوت کە دایکیشم شێرپەنجەی هەیە. هەرچەندە ئەمە ماڵوێرانکەر بوو بەڵام گوتی ئەوەی کە یارمەتی دام خێزانەکان و هاوڕێکانم بوون. باوەشپیاکردن، تەلەفۆنکردن لەگەڵیاندا بن، ئەوان هەست بەوە دەکەن کە یەکگرتوو بن لەم بربەرەکانیەدا بۆ ئەوەی زاڵ بن بەسەر نەخۆشیەکان. مەسەلەی مردن نییە، هەمومان ڕۆژێک دەمرین. مەسەلەکە ئەوەیە چۆن لەو ڕێگایە ببڕین. لێنز ئارمسترۆنگ 7 جار قارەمانێتی تۆر دێ فرەنسی بردوتەوە. بەڵام گەورەترین سەرکەوتنی ئەوە بوو کە دش بە شێرپەنجە بوو. گوتی پاش ئەوە هەموو ساڵە گرنگترین شت بۆ ڕزگاربووانی شێرپەنجەی وەکو ئەوەیە کە باز لە بەسەرهاتەکانی خۆیان بکەن. ئەوەی ئێمە داوای لە خەڵکی دەکەین ڕۆژانە ئەنجامی بدەن لە ڕێگای میدیا کۆمەڵایەتەکانەوە ئەوەیە باز لە بەسەرهاتەکانیان بکەن، شانازی پێوە بکەن، نوێنەرایەتی ئەو بزوتنەوەی خەڵکیە بکەن کە هەمومان بەشێکین لێی. تۆڕی پشتیوانیکردنی شێرپەنجەی ئارمسترۆنگ بە ناوی livestrong.org کاری کردووە بۆ برەودان بە ژیانی ئەو کەسانی کە نەخۆشیەکە کاری تێکردوون و هەروەها ئەم ڤیددیۆیە نیشان دەدات ئەو نەخۆشیانەی کە خەڵکی لە یەکترەوە دەیگرنەوە زیاتریش پەرێدەسێنێت. لە ساڵی 2010دا 36 ملیۆن کەس بەهۆی نەخۆشیەکانی NCD گیانیان لەدەستداوە، 200,000 بە شێرپەنجە لە بەرازیل، 25,000 بەهۆی شێکرە لە ئەڵمانیا، 3 ملیۆن و 200,000 کەس بەهۆی نەخۆشیەکانی کە بڵاو دەبنەوە لە چین، 108,000 کەسیش لە ئیتیۆپیا بەهۆی ئەو نەخۆشیە درێژخایانەی و چەندین وڵاتانی تریش. ڕاگەاندنی نەتەوەی گرتوەکان لەسەر نەخۆشی هەمیشەیەکان ئەنجێندایەکی نوێی داناوە بۆ بربەرەکانی کردن و کەمکردنەوەی ژمارەکەیان. ئەم راپۆرتەتان لە دەنگی ئەمریکاوە پێشکەش کرا.